سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێ یەگەن جوانترین سڵاوتان لێبێ. من ڕێاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەشەکەم و ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرە دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەم. ئەمڕۆ چواردەی 11 ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ نەخۆشی شەکرەی دیاری کردو هەموو ساڵێ یادی ئەو نەخۆشیە دەگرێتەوە. لە ئێستادا نەخۆشی شەکرە ئەتوانین بڵین یەکێکە لە نەخۆشیە بەرچاوبەر بڵاوەکانی کۆمەڵگەی کوردی و کۆمەڵگەی کوردی بەشێ لە خەڵکی بەدەست ئەو نەخۆشیەوە دەناڵێنێ و تا ئێستاش بە جۆرێ لە جۆرەکان نەتوانراوە چارەسەرێکی بنەبڕکەر یان بۆ منە چارەسەرێکی کۆتایی بۆ ئەم نەخۆشیەدا بنێ. ئایا هۆکارەوەیە کە خەڵکی ئێمە بە جۆرێ لە جۆرەکان نازانن چارەسەرەکە بەکاربهێنن و خۆیان بپارێزن یان ئەم نەخۆشیە تا ئێستای ئەوەیە کە چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە؟ هۆکارەکانی نەخۆشی شەکرە چین؟ جۆرەکانی نەخۆشی شەکرە، نیشانەکانی، چۆنەتی خۆپاراستن و وەرگرتنی ڕێنمایی، چۆن چارەسەری نەخۆشی شەکرە بکەین و ئەو چارەسەرە تازانەش چین کە تا ئێستا بۆ نەخۆشیەکە کران. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر داهات حەوێزی پسپۆڕی هەناوی و نەخۆشی شەکرەم کردو. دکتۆریان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش. سەرەتا بە لەبارەی ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرەوە جەنابتان چ دەڵێن؟ بەڵێ ڕۆژی جیهانی زۆربەی نەخۆشیەکان دانراوە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دیاری کردووە بۆ ئەوەی کە تەرکیز بخرێتە سەر ئەو نەخۆشیە و لەو ڕۆژەیە جۆرەها چالاکی ئەنجامە درێ خەڵک هۆشارەکرێتەوە لەسەر ئەو نەخۆشیانە. جاری وا هەیە چارەسەری تازە باسەکرێت لەو ڕۆژەیە و لەناو کۆمەڵگەیە بڵاوەکرێتەوە کە هۆکاری ئەم نەخۆشیانە چین. یەکێک لەو نەخۆشیانەی کە زۆر بڵاوە لە کۆمەڵگەی ئێمەیە ئێستا زۆر زیادی کردوویش نەخۆشی شەکرەیە کە لە هەموو جیهانە ڕۆژی 11 دانرابووە نەخۆشی شەکرە بۆ ئەی لەو ڕۆژەیە زیاتر تەرکیز بخرێتە سەر هۆکار و سەر نیشانەکانی نەخۆشی شەکرە و لەگەڵ خۆپاراستن و چارەسەری نەخۆشیەکە. کەواتە با بپرسم نەخۆشی شەکرە چییە؟ یان چۆن پێناسەی نەخۆشی شەکرە بکەین و چۆن وەکۆڵی بینەران بەرچاوڕوون بکەین لە نەخۆشیەکە؟ بەڵێ نەخۆشی شەکرە نەخۆشیێکی بەربڵاوە کە هەموو ئەندامەکانی لەژەگرێتەوە. ئەو کەسە شەکری ناو خوێنی زیاکات ئەویژان بەهۆی کەمی هۆرمۆنی ئەنسۆلینەوە یان بەهۆی کەم چالاکی ئەم هۆرمۆنەوە کە شەکرەی ناو خوێنی زیادی کرد ئەم شەکرە زیادەیە تاسیرەکاتە سەر هەموو ئەندامەکانی لەشی تاسیرەکاتە سەر گورچیلەکانی لەوانی گورچیلەکانی سز بێ لەوانەی دڵی سز بێت دەمارەکانی دڵی بگیرێت لەوانەیە دوای ئەوە لە چاوی لە دەست باد لەوانەیە تاسیر کاتە سەر دەمارەکانی خانەی دەست قاچ و دەستی کاتە نەخۆشیێکە کە هەموو ئەندامەکانی لەش ئەگرێتەوە و کاریگەری خراپی هەیە بەسەر هەموو ئەندامەکانی لەش کاریگەریەکان لەوانەیە کورتخایان لەوان درێژخایان بن. بۆیە نەخۆشیێکە ئێستا وادانرێت کە ئەمە کۆ نەخۆشیە یەک نەخۆشی نییە و کۆمەڵێک نەخۆشی پێکەوە کۆ بێتەوە و زیانی تەندروستی گەورە بە نەخۆشەکە ئەگەێنێ. هۆکاری نەخۆشی شەکرە یان توشبوونی مرۆڤ بە نەخۆشی شەکرە و کارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ ئەگەر باسی هۆکاری نەخۆشی شەکرە بکەین بێ باسی جۆرەکانی نەخۆشی شەکرە بکەین چکە جۆرەکانی بەپێی هۆکاری نەخۆشیەکە بەپێی جۆرەکانی ئەگۆڕێ. دوسێ جۆری سەرەکی نەخۆشی شەکرەمان هەیە. یەک لە جۆرەکان بریتە لە جۆری یەک کە ئەمە زیاتر لە مناڵانە دروست ئەبێت یان لە تەمەنی پێش 25 ساڵی دروست ئەبێت. ئەم جۆرەیان بەهۆی کەمی هۆرمۆنی ئەنسۆلینەوە دروست ئەبێت ینی هۆرمۆنەکە کەمە بۆیە شەکری ناو خوێن بەرز دەبێتەوە. ئەمە زیاتر بۆ ماوەیە زیاتر لە کەسەکان لەوانەیە لە خێزانەکانیان ئەم جۆریان هەبێت. جۆرێکی تری نەخۆشی شەکرە پێوترە جۆری دووەم کە جۆری دووی شەکرە زیاتر لە کەسانی قەڵە و دروست ئەبێت یان ئەو کەسانی کە دوای تەمەنی 35 ساڵیەوە تووشی نەخۆشی شەکرە ئەبن ئەو کەسانی کە ناجوڵێنەوە کاتە جارێت زیاتر لە جۆری دومیان بەهۆی نەجوڵانەوە بەهۆی وەرزش نەکردن بەهۆی قەڵەوی بەهۆی چێوری دەوری ورگ پێبێت. ئێمە بیرمان نەچێ قەڵەوی تەنها ئەوە نییە کە کەسەکە هەسکا قەڵەوە جاروە تەنها ورجی هەبێت کە پێوترێ قەڵەوی ورگ یان سنترال ئۆبێزیتی ئەمە یەک لە هۆکارە سەرچەکانە بۆ نەخۆشی شەکرە. هەیە کەسەکەڵێ لەوانێ من قەڵەو نەبم بەڵام چێوری ورجیشی هەبێت لە دەوری ڕخۆڵەکان چێوری کۆ بێتەوە ئەم چێوری زیادەیە ڕێگە ئەگەری لە هۆرمۆنی ئەنسۆلین کە بە تەواوەتی ئیش بکات ئەبێتە هۆی نەخۆشی شەکرە. جۆرێکی تری نەخۆشی شەکرەمان هەیە بۆی لە کاتی سکپڕیا دروست دەبێت. هەندێک ئافرەت هەیە لە کاتی سکپڕیان نەخۆشی شەکرەیان هەیە لە کاتی سکپڕەکان نەخۆشی شەکریان هەیە بەڵام دوای سکپڕەکە نەخۆشیەکان نامێنێت بەڵام ئەمانەش مەترسی ئەوان هەیە کە لە سکەکانی تریانە تووشی نەخۆشی شەکرە بن یان ئەوە تەمەترسی ئەوان هەیە دوای ئەوەی کە سکەکە تەواو بکەن لە مستەقبەلا تووشی نەخۆشی شەکرە بن. جۆرێکی تری نەخۆشی شەکرەمان هەیە بەهۆی دەرمان و دروست دەبێت. هەندێک کەس هەیە نە جۆری یەکەمە نە جۆری دووەمە نە ئافرەتی سکپڕیشە ئەو کەسانی کە دەرمان بەکارهێنێ لەوانەیە جاری وایە تووشی نەخۆشی شەکرە بن بە تایبەتی ئەو دەرمانانەی کە بۆ نەخۆشی درێژخانەکان بەکارێ بۆ نمونە نەخۆشی ڕۆمانتیزمە هەنێ نەخۆشی پێست
هەنێ نەخۆشی ڕەبوو ئەوانە کە بۆ نێک لە حەبانە حەبی پرینیزۆڵۆن بەکارهێنن ئەمە هۆرمۆنی ئەنسۆلینیان تێگەدا و کەسەکە تووشی نەخۆشی شەکرە ئەبێت بەڵام بەلابردنی دەرمانەکە یان بەکەمکردنەوەی دەرمانەکە شەکرەکەشیان ئاسایی ئەبێتەوە. جگە لە جۆری سێم کە ئافرەت لە کاتی سکپڕیا تووشی نەخۆشیەکە بێ ئەتوانین بڵین پیاوان زۆرتر هەڵگری نەخۆشی شەکرن یان ژنان جگە لە جۆری سێم. بەڵێ تا ئێستا وەکون هەنێ نەخۆشی هەیە زیاتر لە ژنانە هەیە بۆ نەخۆشی ڕۆماتیزمە هەنێ نەخۆشی پێست ئەمانە زیاتر لە ژنانە هەیە بەڵام نەخۆشی شەکرە دیاری نکراوە لە ژنان هەبێ زیاتر لە پیاوان هەبێ بەپێی ئەو هۆکاران ئەگەر هۆکارەکە هەبێ پیا و بیانژن لەوانێت تووشی نەخۆشی شەکرە بێت بۆ نوێکە کەسەکە قەڵەو بێت احتیمالی هەیە تووشی نەخۆشی شەکرە بێت ئەگەر کەسەکە نەجوڵێتەوە زۆر ئەگەری هەیە تووشی نەخۆشی شەکرە بێت ئەگەر لە بۆ ماوەیەکانە ینی لە خانەوادەکانە نەخۆشی شەکرە هەبێت هیچ جیاوازی نابێت لە بینی ژن و پیاوە هەردووچیان بەوکو یەک مەترسیان هەیە کە تووشی نەخۆشی شەکرە بن. دکتۆر جۆری یەکەم کە ئاماژەت بەوە کرد لە منداڵ و مێرد مناڵان لە گەنجەکان ئەسەڵدات هات تەمەنی 25 ساڵی ئەمە بێجگە لە هۆکاری بۆ ماوەی ویراسی هۆکاری تریژ هەیە کە ئەم تەمەنە تووشی نەخۆشی شەکرە بێ زیاتر لە ئەگەر لە تەمەنێکی بچووکە توش بێت لە مناڵان و لە گەنجانە توش بێت زیاتر هۆکاری بۆ ماوەیە ئەویش هەنێ نەخۆشیمان هەیە پێوترێن نەخۆشی ئۆتۆ ئیمیون واتە بەرگری لەشی کەسەکە دش بە خۆی ئیشەکاتەوە خانە پەنکریاسەکان تێک ئەدا بەمەش هۆرمۆنی ئەنسۆلین کەم دەرەدرێ بەمەش وردەوەردە کەسەکە تووشی نەخۆشی شەکرا بێت بۆ یەگە کەسێک پێش تەمەنی 25 ساڵی توش بێت جۆری یەکەمە کە بە تەکید پێویستی بە ئەنسۆلینە بێت پێویستی بە دەرزی ئەنسۆلینە بێت بە حەب چارەسەر ناکرێت. دکتۆر ئێمە چۆن بزانین نەخۆشی شەکرە بناسینەوە نیشانەکانی نەخۆشی شەکرە چین؟ نیشانەکانی نەخۆشی شەکرە زۆربەی جار نیشانەکان نیشانەی تایبەت نین بە نەخۆشی شەکرە و هەنی نیشانەی هێلوان لە هەموو کەسێک دروست بێت بووم لە کەسەکە لەوانەیە زۆربەی جار ئەو کەسانی کە تووشی نەخۆشی شەکرە ئەبن بە تایبەتی لە جۆری دوم ئەمانە زۆربیان ئاو زۆر ئەخۆنەوە واتە دەمیان زۆر وشگە بێت میز زۆر ئەکەن شەوانە ئەڵێ زۆر هەڵەسمەوە بە میزکردن لەگەڵیشانە زۆربیان لەوانەیە وردە پێهێز بن هەز بە هیلاکی بکەن زوومان دوو بن هەنێکیان ئەگەن شەکرەکان زۆر بخانێ و هەستی پێنەکەن سیرەکەن زۆر تووشی برین ئەبن یان برینیان کەمتر ساڕێژە بێت درەنگتر ساڕێژە بێ ئەمە یەک لە نیشانە باوەکانی نەخۆش شەکرێ هەنێک کەسیش هەیە لەوانەیە لە پڕ بیهێنێ بۆ خەستەخانە سیرەکەن هۆشی تێکچوو هۆشی نەماوە نازانێت کە شەکرێ هەیە فاسی شەکرێ بۆکان سیرەکەن شەکرەکەی زۆر بەرزە بەڵام زۆربەی جار بۆ ئەوی نیشانە ناجێگیرەکانەوە دروست ئەبێت ئەگەر کەسەکەش جۆری یەکەمی شەکرەی هەبێت ئەمیان زیاتر زەعیفە بن ئەو کەسانە زیاتر لاواز ئەبن کەیشی لەشیان دائەبەزێ و بێتاقەت و بێهێزە بن ماسوولەکانیان بێهێز ئەبێت توانای ئەنجامدانی ئیشی ڕۆژانەیان کەمە بێتەوە ئەمە زیاتر لە جۆری یەکات دروست ئەبێت. زۆر باشە ئەنجامدانی پشکنین تا چەند شتێکی باشە بۆ منە هەر گەنجە لە ئاستی خۆیەوە هەر پیاوەگەر کەسێک لە ئاستی خۆی بچێ پشکنین بکە بزانێ ئایا نەخۆشی شەکری هەیە یانە. بەڵێ شتێکمانێ پێوترێ پشکنینی گشتی واتە فەحسی خوێنی عام کە خەڵک زۆر ئەیکات وا باشترە ساڵانە ئەم فەحسە بکرێت بە تایبەتی دوای تەمەنی 35 ساڵ 40 ساڵی کە هەنێ نەخۆشی شەکرە نەخۆشی چەوری خوێن نەخۆشی هەتا بەرزبوونەوەی فشاری خوێن لە دوای تەمەنی 35 ساڵی 40 ساڵی زیاکە وا باشە هەموو کەسێکی پێگەشت و ئەگەر هیچ نەخۆشیێکی نەبێت دوای تەمەنی 35 ساڵی فەحسی ئامی خوێن بکات لە فەحسی ئامی خوێنەکە نسبەتی خوێنەکەی دەرەکەوێت چەوریەکانی بێ بۆ بکرێت فەحسی شەکرەی بۆ بکرێت بزان شەکرەکەی بەرزیانە ئێمە بیرمان نەچێت نەخۆشێکمان هەیە پێوترێ پێش شەکرە واتە کەسەکە تووشی شەکرە نەبووە بەڵام مستەقبلن لەوانێت تووشی نەخۆشی شەکرە بێت لەم حاڵەتەیە کەسەکە فەحسی شەکری اعتیادی بۆ ئەکرێت طبیعیە بەڵام فەحسی سێ مانگی شەکرەی بۆ بکرێت کە پێوترێ فەحسی تەراکمی شەکرە یان فەحسی کۆنتڕۆلی شەکرە HbA1c ئەمە بەرزە ئەمە بۆچی ئیسفادە هەیە ئەبێ کەسەکە وریا بێت ئەبێ کەسەکە پارێزی بکات ئەبێ کەسەکە خۆی دابەزێنێگە قەڵەو بێت ڕاضە بکە خوانی شیرینی کەم کاتەوە بۆی لە مستەقبل تووشی شەکرە نەبێ کاتە فەحسەکان تەنها بۆ ئەوە گرنگ نییە کە کەسەکە دەنجشان بکرێت تەشخیص بکرێت کە شەکرە هەیە بۆ ئەوەش گرنگە کە پێی ئەڵێ لەوانەیە لە مستەقبلە تۆ تووشی نەخۆشی شەکرەبی بەتابەت ئەگەر کەسەکە لە خانەوادەکانە نەخۆشی شەکریان هەبێت یان خۆی پێشتر بۆ ئافرەتی سکپڕ بووە نەخۆشی شەکرەی هەبووە لەو حاڵەتانە پێویستە وا باشە فەحسی ئامی خوێن لەگەڵ فەحسی ئامی خوێنیشە کەسەکە زەختیش بگرێ واتە بزانێ بەرزە فشاری خوێنی هەیە یان نە وا باشە ئەم فەحسانە ساڵی جاری دووبارە بکرێتەوە بۆی ئەگەر شتێک هەبوو لە فەحسەکانە زووتر فرای خۆی بکەوێت و ئەگەر پێویستی بە چارەسەرێکی بیدایی بێت چارەسەر وەرگێت تا ئەو کاتە نەخۆشیەکە زۆر پەرەی نەسەندووە. زۆر باشە کوردستان ڕێژەی توشبوون بە نەخۆشی شەکرە
کوردستان لەکوێی بۆ منە ڕێژەی ستانداردایە بۆ نەخۆشی شەکرە ئایا لە کوردستانەوە جەنابەت فەرمووت کە نەخۆشیەکە لە زیادبووندایە ئایا کوردستان تا چەند بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵێنێ؟ کۆمەلگەی کوردی وەکو کۆمەلگانەی کە تازە ئەچنە شارستانێتەوە واتە حەزارەتیان بەسەرە سەپێنراوە بە حکمی نەجوڵانەوە زۆربوونی هۆکارەکانی گواستنەوە خەڵک کەمتر ئەجوڵێتەوە زیاتر سیارە بەکارهێنێ زیاتر مەسعەد بەکارهێنێ لە باڵەخانە بەرزەکانە زیاتر کەمتر ئەجوڵێتەوە وە خواردنیشمان بەرەو خواردنێکی ناتەندروست ئەڕوا کە خواردنی دەرەوە زۆرە بۆ خەڵک زیاتر لەفەی دەرەوە ئەخوا زیاتر پیزا ئەخوا جۆرەها شیرینی دروست ئەکرێ لە کوردستانە کە ئەمەش هەموو هۆکارم بۆ نەخۆشی شەکرە لەگەڵیشیان هەنێ هۆکاری تر هەیە بۆ سترێس بڵاڕاوکێ قەلاقی ئەمەش یەک لە هۆکارەکانی نەخۆشی شەکرەیە هەموو ئەو هۆکارانە کە لە کۆمەلگەی ئەمە بێ کۆبۆتەوە کوردستانی کردووە بە کۆمەلگەیەکی پڕ لە نەخۆشی شەکرە بەداخەوە ئێستا ڕۆژانە نەخۆشی تازە ئەمیدرێت کە تووشی نەخۆشی شەکرە بووە و بەداخەوە زۆربەی ئەو نەخۆشانەی کە شەکرن کەمیان کۆنتترۆڵن و زۆربیان شەکرەکان زۆر بەرزە و تووشی مزاحافەتەکانی شەکرە بوون بۆیە کۆمەلگەی کوردی و کۆمەلگانەی تر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خواردنی ناتەندروست ئەخۆین جوڵانەوە کەمە نەخۆشی شەکرەی زۆر زیایی کردو کامانن ئەو خۆراکانی کە ئێمە ئاگامان لێ نیە و ڕێژەیەکی زۆریان بوون نەخۆشی شەکرەمان بەرز دەکاتەوە و زەرەریشیە بۆن ینی لە زیادبوونی نەخۆشی شەکرەیە بەڵێ ئێمە کاگەر کەسێک نەخۆشی شەکری هەبێت ئێمە ڕێنمایی ئەەکەین کە شیرینی دروستکراو کەم بخوا ئەمە شتێکە لەوانێ زۆر خەڵک بزانێت کە شیرینی شەکرە بەرز دەکاتەوە بەڵام هەندێک شت هەیە خەڵک لەوانێ نەزانێت کە شەکرە بەرز دەکات یەک لەوانە نان کە شیرینیش نییە هەموو نوعانانەکان نانی سپی پێڵین واتە ئەوەی کە بە گەنم دروست ئەکرێ شەکرە بەرز دەکاتەوە وا باشترە خەڵک تەنها بۆ نانی بەیانیان بۆ بەرچایی نان بخوا بۆ ئەو ژەمانەی کە ژەمی سەرەکی نانی نیوەڕۆبیان ئەگەر ئێواران ژەمی سەرەکی بخوا نابێت نانی پێوە بخوا هەندێک خواردنی تر هەیە شەکرە بەرز دەکاتەوە خەڵک لێی وریان نییە بۆ نمونە گەنمە شامی بۆ نمونە ماکەڕۆنی ئەمانە هەموو شەکر بەرز دەکەنەوە برنجیش یەک لەو خواردنانەیە کە بە هەمان شێوەکو نان نیشاسی زۆر تایە کە ئەم ڕێژەی خستی شەکرەکە تایە چونکە خواردنەکان بە پێی خستی شەکرەکە دیاکرێتەوە بۆ نمونە برنج ڕێژەی خستی شەکرەکەی لە 100 زیاترە کەواتە زۆر شەکر بەرز دەکاتەوە ئەبێ ئەو کەسانە زۆر خۆیان بە دوور بگرن لە خواردنی برنج و ئەگەر خواردیشیان بە بڕێکی زۆر کەم بیخۆن لە هەفتەیەکە 3 ڕۆژ 4 ڕۆژ زیاتر نەیخۆن بۆی شەکرەکان بەرز نەبێتەوە یەک لەو خواردنانەی تر کە شەکرە زۆر بەرز دەکاتەوە بریتە لە پەتاتەی سوورەوکراو بەتایبەتی ڕێژەی شەکرەکەی زۆرە چونکە نیشاستەیە ئەمیش شەکرە زۆر بەرز دەکاتەوە ئەبێ خەڵک وریا بێ بۆ نمونە ئایسکرێمەکان هەمویان شەکریان زۆر تایە و چەوریشیان زۆر تایە ئەبێ خەڵک لەوە وریا بێ کە ئەو خواردنانە بە دوور بگرێ بۆی شەکرەکە کۆنتترۆل بێت و ئەگەر کێشی لەشی زۆر بێت کێشی لەشی دابەزێت زۆر باشە کامانن لە بەرامبەردا ئەو خۆراکانی کە هاوسەنگی ڕاگرن یان بەونە بە جۆرە لە جۆرەکان سوودمەندن بۆ نەخۆشی شەکرە و ئەگەر زیادی کەمی نەکەن ئەوە زیادیشی ناکەن بەڵێ ئەو خوانانەی کە باشن سەلامەتن کە کەسێک کە شەکرێ هەبێ بەکاری بێنێ پاقلەمەنیەکانە پاقلەمەنیەکان شەکری زۆرتیانە بۆ نوێ فاسۆلیا و پاقلە نیسک و نۆک و ئەمانە زۆربیان سەلامەتن شەکرە بەرز ناکەنەوە کەسەکە ئەتوانێت لە جیاتی ئەو ژەمانەی کە برنج ناخوا ئەتوانێت ساوەر بخوا ئەتوانێت قەرەخەرما بخوا ئەتوانێت شۆربا بخوا سەوزەکان بەعام شەکرە بەرز ناکەنەوە زۆر تەندروستن و کێشی لەش دابەزێنن چەوری کەمەکەنەوە ئەمیش یەک لە خواردنانە کە ئەتوانێت خەڵک ئەتیماد لەسەر بکە بۆ نمونە خەیار تەماتە بۆ نمونە بیبەر کاهوو ئەمانە هەمووی خواردنی تەندروستن و شەکرە بەرز ناکەنەوە میوەکان زۆربەی میوەکان بۆ شەکر مام ناوەندن واتە کەسەکە ئەتوانێت بڕێکی کەم بخوات بەڵام زۆر زیادڕۆی تیانەکە ئەو میوانێک کە شەکرەش لە میوەکاندا هەیە کە شەکرێکی سروشتیە هەر بۆ نەخۆشی شەکرەویژە بە پێویستە ڕەچاوی شەکرەکە بکرێ بەڵێ هەرچەندە شەکرێکی سروشتیە بەڵام ڕێژەی شەکرەکەی زۆرە و جۆری شەکرەکە گلوکۆزە کە شەکری تاکە لە پڕ شەکرە بەرزەکاتەوە ئەو میوانەی کە زۆر شەکرە بەرزەکەنەوە بریتێ لە ترێ و هەنجیر کاڵک و شووتی ئەم چوارنەوە میوەیە شەکرە زۆر بەرزەکەنەوە و میوە وشکراوەکان ئەو میوانەی کە لە بازارە هەنم وشکراونەتەوە بۆ منە هەرمی وشکراوە هەنجیری وشکراوە ئەمە لە میوە ئەسڵەکە خۆی زۆر خراپترە بۆ شەکرە چونکە هیچ بڕێکی ئاویتیان نەماوە تەنها شەکرە خستەکەیە شەکرە زۆر بەرزەکەنەوە هەنێ لە میوەی تر ئەتوانێت کەسەکە بە بڕێکی کەم بیخوا بۆ منە پرتەقاڵ سێو مۆز هەرمێ ئێمە هەموو جارێ ئامۆژگاری نەخۆش ئەەکەین کە ئەگەر میوەیەک بخوات وا باشە جۆرە میوەیەک بخوا کە زۆر نەگەی بێت واتە تۆزە ڕق بێت جۆری شەکرەکەی کەمتیایە خستی شەکرەکەی کەمە تۆزە ڕق بێت مزر بێ کەمتر شەکرە بەرزەکاتەوە زۆر باشە هۆکاری بۆ ماوەیی
ئێمە چۆن ڕێ بگرین لە هۆکاری بۆ ماوەی کاتێ من دایک و باوکم نەخۆشی شەکریان هەبێ من چۆن خۆم بپارێزم ئایا دەتوانم بۆ منەوا بکەم من خۆم لە نەخۆشی شەکرە بپارێزم وە کامان چۆنی ئەمە هۆکارە بۆ ماوەیە لە خۆمان نەهێڵم بەڵێ هۆکاری بۆ ماوەی تاسیرە کاتە سەر هەرسێ جۆری شەکرەکە ئایا شەکرەی جۆری یەک بێت کە لە تەمەنی پێش 20 ساڵی دروستە بێ یان جۆری شەکرەی دوو بێت کە لە دوای تەمەنی 20 ساڵی و دروستە بێن یان تەنانە شەکرەی کە کاتی ئافرەتی سک پڕ تووشی شەکرا بێ هەرچی هۆکارەکە پەیوەندیان هەیە بە بۆ ماوەیەوە ئەگەر جۆری یەک بێت کەسەکە بە تاواتی ئینسۆلین لە لەشیان نەما بێت یان پەنکریاسی تەواو وشک ببێتەوە کە ناتوانێت هۆرمۆنی ئەنسۆلین دەربدا کەسەکە ناتوانێت تەداخل بکە لە هۆکاری بۆ ماوەی شتێکە بۆی بڕاوەتەوە بەڵام ئەبێ کەسەکە ئەو هۆکارانەی تر لە خۆی دوورخاتەوە کە یارمەتی دەرم بۆ نەخۆشی شەکرە بۆ نەگە کەسێک باوکی تووشی شەکرە بێت یان دایکی شەکری هەبێت بۆ ئەوەی ئەویش توش نەبێت ئەبێ هۆکارەکانی تر بە دوور بخاتەوە بۆ نابێت قەڵەو بێت ئەگەر قەڵە بێ هەوڵدا کێشی لەشی دابەزێنێ ئەبێ بجوڵێتەوە و ئەبێ خۆی بە دوور بگرێت لەو خوانانەی کە شەکرە بەرز ئەکەنەوە وەکو برنج و نان و شیرەمەنیەکان و ئەبێ سەوزە و چەرەزات و ئەوانە زۆر بخوا بۆی شەکرەکەی تووشی ئەوی نەکە کە شەکرەی زۆر بەرز بێتەوە کەواتە هۆکاری بە ماوەی هەیە بەڵام کەسەکەش ئەبێ ئەو هۆکارانەی کە بەدەست هاتوون کە خۆی ئەتوانێ زاڵ بێ بەسەریانە لە خۆی بە دوور بخاتەوە بۆی تووشی شەکرە نەبێت لە مستەقبەلە. دکتۆر باست لە سترێس و دڵەڕاوکێ و ئالۆزیەکانی دەروون کرد ناجێگیری دەروون تا چەند هۆکارە بۆ زیادبوون یا دروستبوونی نەخۆشی شەکرە. بەڵێ هۆرمۆنێکمان هەیە لەسەر گورچیلە پێوترێ هۆرمۆنی ACTH هۆرمۆنی کۆرتیزۆڵ ئەم هۆرمۆنانە زۆر پەیوەندیان بە سترێس و بە دڵەڕاوچەوە هەیە لە کاتی دڵەڕاوچەیە ئەم هۆرمۆنانە زیادەکەن ئەم هۆرمۆنانەش دژی هۆرمۆنی ئینسۆلین ئیشەکەن واتە هەرمۆنی ئەنسۆلین کەمەکەنە کە هۆرمۆنی ئەنسۆلینش کەم بۆوە کەسەکە شەکرەی خوێنی بەرزە بێتەوە واتە دڵەڕاوچێ قەلەقی هۆکارێکی بەڕاستە و خۆ شەکرە بەرزەکاتەوە کەسێک ئەگە خۆی شەکرەی هەبێت ئەگە بە معدلی شەکرەکەی کۆنتترۆل بێ لەو کاتانە کە زۆر خەفەت ئەخوایان زۆر سترێسی هەیە زۆر قەلەقە لەو کاتانە شەکرەکەی سەیرەکەی بەرزە بێتەوە فترێک شەکرەکەی زۆر بەرزە بێتەوە هۆکارەکەی زیاتر بەهۆی دڵەڕاوچەیە وەکە کەسێک خۆشی شەکرەی نەبێ دایمە خەفەت بخوات دایمە قەلەق بێت دایمە لە دڵەڕاوچەیە بژی لە مستەقبەل احتیمالی زۆری هەیە تووشی نەخۆشی شەکرە بێ حتا ئەگەر هیچ هۆکارێکی تریشی نەبێ بۆ نەخۆشی شەکرە. زۆر باشە دکتۆر درێژەدان و بەردەوامبوونی نەخۆشی شەکرە سەر بۆ چ نەخۆشیێکی تر درێژە کێشێ بۆ نمونە کەسێک بەردەوام نەخۆشی شەکرەی هەیە بەڵام پارێز ناکە خۆی ناپارێزە لە خواردنەکان وەکۆڵێ ئایا نەخۆشی شەکرەکان وەکو نەخۆشی شەکرەمێن تۆیان بوونە لە جەستەدا لە دەرووندا شتی دیکە ڕوەدەن کە ئەمەش پێ بڵێن درێژکراوی نەخۆشی شەکرەیە. نەخۆشی شەکرە تەنها بەرزبوونەوەی شەکرەی خوێن نییە کێشەکە لە نەخۆشی شەکرە ئەوەیە کە مزاحفات زۆر دروستەکە لە جسمە ماکی تەندروستی زۆر دروستەکە هەنێ ئەندام هەیە بە تایبەتی شەکرە زۆر کاریگەری هەیە بەسەریانەوە یەک لەو ئەندامانە بریتە لە گورچیلە ئەو کەسانێک کە نەخۆشی شەکریان هەیە زۆر احتیمالی هەیە پرۆتین زۆر فرێدن لە گورچیلەیانەوە تووشی سستی گورچیلە بن زۆربەی ئەو نەخۆشانەی کە تووشی سستی گورچیلە بوون بەهۆی نەخۆشی شەکرەوە تووشی عەزی کلێوی یا تووشی سستی گورچیلە بوون تەواو ئەو نەخۆشانەش دوای پێویستەکە غەسڵیان بۆ بکرێ ناوانەی پێویستکە چاندنی گورچیلەشیان بۆ بکرێ ئەندامێکی تریش لەش کە بەهۆی شەکرەوە تووشی زیان ئەبێت بریتە لە دڵ شەکرە تاسیرە کاتە سەر دەمارەکانی دڵ سەر خوێنبەرە تاجەکانی دڵ هەموو خوێنبەرە تاجەکان ئەگیرێت بەهۆی چێوریەوە بەهۆی شەکرەوە تووشی ڕەحبوونی خوێنبەرەکان ئەبێت بەمەش خوێن کەمەچێ بۆ دیواری دڵ و کەسەکە تووشی جەڵدەی دڵە بێ تووشی سستی دڵە بێ تووشی تێکچوونی ناڕێکی دڵە بێت ئەمانە هەمووی بەهۆی شەکرەوە دروزە بێ ئەندامێکی تر بە هەمان شێوە چاو زۆر تاسیری تەیەکرێ بە شەکرە بە تایبەتی دوای 5 ساڵ لە توشبوون بە نەخۆشی شەکرە ئەو کەسە زیاتر تۆڕی چاوی تێگەچێت هەزەکە چاوی زەعیف ئەبێ یان تەڵخ ئەبێ بۆی هەموو نەخۆشی شەکرە جگەل لە فەحسی شەکرەی کە بۆ یەکرێت یان فەحسی چێوری بۆ ئەکرێ ئەبێ فەحسی چاویش بکە بزانێت تۆڕی چاوی تێکچوویانە لەگەڵیشیا شەکرە تاسیر کاتە سەر دەمارەکانی قاچ واتە هەستەوەرەکانی قاچ تێگەدا ئەو کەسانی کە نەخۆش شەکریان هەیە زۆربەی جار قاچیان سڕە هەست بە هیچ بە ئازار ناکەن هەست بە برین ناکەن کێشەکە لەوەیە زۆربەی جار ئەوانە تووشی برینیش ئەبن برینەکان زۆر گەورەش ئەبێ هەستی پێ ناکەن یان کاتێک کەسی پێکەن کە برینەکان زۆر گەورە بووە زۆر لە نەخۆش شەکرە هەیە تووشی ئەوە بێت کە قاچی ببڕنەوە یان پەنجەیەکی ببڕنەوە ئەمیش بەهۆی نەخۆشی شەکرەوەیە هەروە شەکرە چەوری خوێنیش بەرزەکاتەوە کەسی وا هەیە شەکرەی هەیە زەعیفە بۆ لە تەمەنی 20 ساڵی تووشی شەکرە ئەبێت زۆربەی ئەوانە کێشیان لاوازە زەعیفن ئەمانەش چەوریان بەرزە بێتەوە
ناوانەیە کەسێک بیرکاتەوە باشە خۆ من هیچ چەورێک ناخۆم یان قەڵە و نیم بەچێ و چەورێن بەرز بۆتەوە چونکە شەکری زیادە لە خوێنە ئەگۆڕێ بە چەوری ئەو شەکری کە زۆر زیاکە لە ناو خوێنە ناگۆڕێ ناچێتە خانەکانەوە ئیسفادە لێ ناکرێ ئەبێ بە چەوری و چەورێکە زیاکە. دکتۆر نەخۆشی شەکرە توانای گواستنەوەی هەیە لە کەسی توشبووە بۆ کەسی بەرامبەر ئایا لە ڕێی بەخشینی خوێن بێ کەسی توشبوو خوێن بەخشێ بە کەسێکی دیکە نەخۆشی شەکرە هیچ لە هیچ حاڵەتێکدا دەتوانێت بگوازێتەوە بۆ کەسی دیکە؟ نەخۆشی شەکرە بە هیچ شێوەیەک ناگوازرێتەوە. نەخۆشی شەکرێک لە نەخۆشەکانە پێوتر نەخۆشە نەگوازراوەکان واتە لە کەسێکەوە ناگوازرێتەوە بۆ کەسێکی تر ئەگەر بە خوێن پێدان بێت ئەگەر بەکارهێنانی هەمان کەلوپەل بێت ئەگەر بە کردداری سێکسی بێت لە ئافرەتی سپڕۆ بۆ مناڵی ناگوازرێتەوە نەخۆش شەکرە ناگوازرێتەوە بەڵام لە بۆ ماوەیەوە بە جێنێتیکی واتە لەوانەیە ئەو کەسە لە بۆ هێڵی DNA لە خێزانەکانە بە بۆ ماوەی بۆی بگوازرێتەوە ئەگەنا لە کەسێک و ناگوازرێتەوە بۆ کەسێکی تر. وەرزشکردن و جوڵان بەتابەت لە ئێستادا خەڵک ڕووی کردوتە وەرزشکردن و شاغڕەوی و بە پێڕۆشتن ئەمان تا چەند زەمانەت ێواکەن کە نەخۆشی شەکرە ڕابگرن یا کەیم بکەنەوە. بە دوو هۆکار نەخۆشی شەکرەکە مەکەنەوە هەموو ئەو کەسانی کە خوان شەکریان نییە ئەگەر بجوڵێنەوە وەرزش بکەن کەمتر تووشی شەکرا بن و ئەو کەسانەشی کە شەکریان هەیە دەرمانیش وەربگرن ئەگەر وەرزش بکەن ڕاضە بکەن بجوڵێنەوە ئەو کاتە شەکرەکەیان دائەبەزێ باشتر کۆنتڕۆڵ بێت چونکە کێشیان ئاسایی ئەبێتەوە چەوریەکانی خوێنیان دائەبەزێ فشاری خوێنیان کۆنتڕۆڵ ئەبێ بەم شێوەیە شەکریان کۆنتڕۆڵ ئەبێیان پێیش دابەزێ کە کەمتر پێویستیان بە چارەسەر بێ بەڵام زۆر گرنگە و کەسانی کە وەرزش ئەکەن وەرزشێکی ڕێکوپێ بکەن بە شێوەیەک بێت کە چەوری لەشیان بتوێتەوە هیچ نەبێت لە هەفتەی 3 ڕۆژ وەرزش بکەن جۆرە وەرزشێ بکەن کە مامناوەند بۆ قورس بێت لێدانی دڵیان بێت لە ڕۆژێکە لە نیو سعات کەمتر نەبێ ئەبێ بە شێوێ کە لە هەروەڵە زیاتر بێت یان ڕاضی سویدی بێ یان مەلەکردن بێ یان شاخەوانی بێ ئەبێ هەفتەی 3 ڕۆژ کەمتر نەبێ ئەو کاتی ئیسفادە لێەکەن. دکتۆر خەڵک پێویستە تا چەند ڕێنمایی و زانیاری و هۆشیاری هەبێت لەبارەی نەخۆشی شەکرەوە یا کامێ ئەو ڕێنمایی هۆشیاری کە پێویستە ئێمە جەنابێت مامۆستایانی ئاینی میدیاکان لەبارەی نەخۆشی شەکرەوە بیدەن بە خەڵک و خەڵکیش پەیڕەوی و پابەندێ پێوەیە ئەبێ خەڵک ئاگاداری نیشانەکانی نەخۆشی شەکرە بێت ئەو نیشانانی کە باسمان کرد ئەگە کەسێک هەی بوو چێ فەحسی شەکرە بکە هیچ نەبێ ساڵی جارێ فەحسی شەکر بکە کە فەحسێکی زۆر ئاسانە لە زۆربەی مختبەرەکان ئەکرێ لە خەسخانەکان ئەکرێ تەنانەت زۆر کەس هەیە کەسێکی شەکریان هەیە نەخۆشی شەکریان هەیە لە ماڵەوە خۆیان جیاجی شەکریان هەیە لە ماڵەوە ئەگەر بەبێ ناخواردن ئەبێ شەکرەکەی لە 126 زیاتر نەبێت بۆ کەسێکی ئاسایی باسەکەین بە ناخواردنەوە دوای ناخواردن نابێت لە 160 زیاتر بێ ئەگەر زیاتر بوو ئەو کەسە ئەبێ فەحسی تر بکەن نەوەکو تووشی شەکرە ببێت یان ئەبێ فەحسی کۆنتڕۆلی شەکرە بکە HbA1c بۆی ترسی ئەوەی هەبێت لە مستەقبەلا تووشی شەکرە بێت و ئەبێ خەڵک وریا بێت لەسەر ئەوەی کە بۆ ماوە لەوانەیە نەخۆشی شەکرە بگوازێتەوە لە کەسێکەوە بڵێن لە باوکیەوە بۆ وەچەکانی بۆ ئەو کەسانی کە بۆ ماوەی نەخۆشی شەکرانی هەبێ خۆیان وریا بن و هۆکارانی کە بنە هۆی نەخۆشی شەکر بۆ نەقەڵەوی نەجوڵانەوە خواردنی ناتەندروست ئەبێ خەڵک وریا بێ لەو شتانە خواردنی ناتەندروست نەخوا بۆ ئەوی لە مستەقبەل تووشی شەکرە نەبن. زۆر باشە دکتۆر چارەسەری نەخۆشی شەکرە چۆنی ئەکرێ بە چی ئەکرێ؟ بەڵێ چارەسەری نەخۆشی شەکرە لەسەر هۆکارەکەی لەسەر جۆری شەکرەکە بەندە ئەگە جۆری یەکەم بێت کە لە پێش تەمەنی 20 ساڵی دروست ئەبێت ئەو کەسە بە تاکید پێویستی بە دەرزی ئەنسۆلین ئەبێت دەرزی ئەنسۆلینەکە جۆری دەرزیەکە جورعی دەرزیەکە شێوازی لە خۆدانەکەی ئەوە ئەبێت دکتۆر بۆ دیاری بکە چونکە لە کەسێکە بۆ کەسێکی تر ئەگۆڕی هەنێ دەرزی تریژمانەیە ئەنسۆلین نییە زیاتر بۆ جۆری دووەم بەکارێت جۆری دووەم لە شەکرە زیاتر بە حەب علاجەکرێت لەگەڵ ئەو کەمکردنەوەی ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی نەخۆشی شەکرەواتە کەمکردنەوەی شیرینی خۆپارێزی شەکرە جوڵانەوە وەرزشکردن زۆربەی جار لە جۆری دووەمە حەب بەکارێت و فترێک نەخۆشەکە بە حەب کۆنتڕۆڵە بێ بەڵام کێشەکە لەوەیە زۆربەی جار لە جۆری دومیشە دوای فترێک زۆربەی جار دوای 10 ساڵ لە توشبوون نەخۆشی شەکرە ئەو کەسانی کە جۆری دومیشن پێویستیان بە دەرزی ئەنسۆلین ئەبێ بیر بۆ چونێکی هەڵە هەیە لە ناو خەڵکە کە ئەڵێن دەرزی خراپە دەرزی ئەنسۆلین خراپە ئەگەر لە خۆتی بێ فێرەبی کێشەکە لە لێدانی دەرزی ئەنسۆلین نییە ئەگەر کەسێک دکتۆر بۆی دیاری بکە پێویستی بە دەرزی ئەنسۆلینە جۆری یەکەم بێت یان جۆری دووەم یان لە ئافرەتی سکپڕ ئەبێ لە خۆی بات چونکە ئەگەر دەرزی لە خۆی نەدا شەکرەکەی زۆر بەرز ئەبێتەوە شەکرەکە زیاتر زیانی پێگەنێ ئەگەنا دەرزیەکە ئەو زیانەی نییە ئەگەر کەسەکەش بەهۆی دەرمانەوە تووشی نەخۆشی شەکرە بوو بێت ئەو کاتە ئەم دەرمانی لێلا ئەبن یان ئەگەر زۆر پێویستی بە دەرمانەکە بێ کەمی یەکەنەوە بۆی تووشی نەخۆشی شەکرە نەبێت. زۆر باشە دکتۆر نەخۆشی شەکرە دەتوانین بە تەواوەتی لە کەسێکدا بنبڕ ببێ
ئێستا زۆر جار هیوامانەیە حاڵەتی وامانەیە لە نەخۆشخانەی هیوا بەردەوام دەرزی کیمیایی بەکارێناوە بۆ ئەو نەخۆشی کە خۆی هەبوو و بنبڕ بووە. ئایا نەخۆشی شەکرە دەتوانین بڵێن کەسی توشبوو دوای 10 ساڵ 5 ساڵ لە توشببووی مە نەخۆشەکە ئیدی نەخۆشی شەکری تیا بنبڕ دەبێت و دەبێتەوە بە کەسێکی یاسایی؟ بەڵێ ئێمە پێش فترەیەک لەگەڵ کۆمەڵی دکتۆری کوردستانی عێراق لە وڵاتی مسر بووین، کۆنفرانسێکی نێودەوڵەتی هەبوو لەسەر نەخۆشی شەکرە. یەک لە هەواڵە خۆشەکان لەوێ درا ئەوەیە کە هەنێک حاڵەتی نەخۆشی شەکرە هیچ جۆری دووەم بە تایبەتی ئەگە تازە توژی نەخۆشی شەکرە بوون لەوانەیە بنەبڕ بێت. بنەبڕبوونەکە بەهۆی بنەبڕبوونەکەی زۆر ئەستەم و قورسەکە لەوەیە ئەبێ ئەو کەسە پارێزیی مەزبوط بکات، ئەبێ کێشی لەشی خۆی دابەزێنێ، ئەبێ قەڵەو نەبێ و ئەبێ زوو متابعە بکاتەوە. یەک لە چارەسەرە تازەکان کە بۆ نەخۆشی شەکرە باسکرا لەم کۆنفرانسی وڵاتی مسر، هەنێک دکتۆری وڵاتی میسر و دەرەوەش هەندێک تاقینەوەیان کردو، توێژینەوەیان کردو لەسەر ئەوەی ئایا هیچ ڕێگەیەک هەیە بۆ بنەبڕکردنی نەخۆشی شەکرە. هەواڵە خۆشەکە ئەو بوو ئەو کەسانەی کە نەخۆشی شەکری جۆری دووەمیان هەیە ڕێگایەکی چارەسەر بۆ نەخۆشی شەکرە بریتە لە بە ڕۆژووبوون. ڕۆژوبوونە کە پێوترێ سێراپیۆتیک فاستینگ، واتە ڕۆژوبوونی چارەسەری. کەسەکە نەوەیەک بە ڕۆژوو ئەبێ کە نابێ کالۆری لەشی زۆر دابەزێ، وا باشتریشە وا باسکراوە لە توێژینەوەکە، وا باشترە هەفتەی 2 ڕۆژ بە ڕۆژوو بێت و بە شێوەیەک بە ڕۆژوو بێ، نەک ئەو بە ڕۆژبوونێک کە ئێمە بە ڕۆژوو ئەبین تۆ بە ڕۆژ نان ناخۆی بەڵام ئێوارە حەقی 2 ڕۆژی ئەەکەیتەوە. ئەو شێوازی بە ڕۆژبوونە هەڵەیە کەسەکە ئیسفادی لێ ناکە. ئەبێ بە شێوازێک بە ڕۆژوو بێ کە ئێوارانش کەم بخوا بۆی کالۆری لەشی دابەزێ، بۆی کەشی لەشی دابەزێ. ئەم بە ڕۆژبوونەش ئەبێ لەژێر سەرپەرشتی دکتۆر بێت، چونکە هەنێ نەخۆشی شەکرە هەیە نابێت بە هیچ شێوەیەک بە ڕۆژوو بن. ئەو کەسانی کە دەرزی ئەنسۆلین بەکارهێن نابێت بە ڕۆژوو بن. ئەو کەسانی کە شەکرەکەیان دائم بەرزە نابێت بە ڕۆژوو بن. ئەو کەسانی کە شەکریان دائەبەزێ گاتە خوار 50 و خوار 60 کە هەست بە دەستلەرزین و دڵەکوتێ و ئاڕاقەکردنەوە ئەکەن نابێت بە ڕۆژوو بن. کەواتە ئەو بە ڕۆژووبوونی کە دانرا وەکو چارەسەر ئەبێ لەژێر سەرپەرشتی دکتۆر بێت و بۆ کەسێکی ئیسفادەیە کە تازە تووشی نەخۆشی شەکرە بووە لە 5 ساڵ کەمتر بێت و بە دەوادارچوون و بە متابعە هەنێک نەخۆش هەبووە کە بنەبڕ بۆ شەکرەکە. دکتۆرەوەکار چییە بە پێچوانەی هەموو نەخۆشیەکانی دیکە تەنان نەخۆشیە کوشندە و درێژخانەکانیش نەخۆشی شەکرە بۆمە بنەبڕبوونی زۆر ئەستەمە تەنها بەونە چەند حاڵەتێکی دەگمەنەوەکو جەناب دەفەرمی، چونکە لەبەر ئەوەی کە زۆر نەخۆشی شەکرە هەیە پەیوەندی بە جێنێتیکەوە هەیە، پەیوەندی بە DNA و بۆ ماوەی کەسەکەەوە هەیە. کێشەکەش لەوەیە دومیشان زۆر ئەوە گەر شەکرەکە جۆری دومیش بێت هەموو خانەکانی لەشی گرتوتەوە، هەموو ئەندامەکانی لەشی گرتوتەوە. کێشەکە بەس لە بەرزبوونەوەی شەکریان نیە و زۆربەی جار ئەو نەخۆش شەکرەیە درێژخایانە پەنکریاسی ئیتروای لێت کە هۆرمۆنی ئەسۆنی دەرنادا، چونکە پێویستمان بە هۆرمۆنی ئەسۆلینە کە شەکرەکە هەزم کە هەرسی بکە. وای لێت ئیتر ئەو پەنکریاسە بە تەواوەتی تێگەشکێ وەکو چۆن بڵێ کارگەیەک بێت کە بە تەواوەتی ئیفلاس بکە نەتوانێت هیچ بەرهەمێکی هەبێت. لەو کاتەیە هۆرمۆنی ئەسۆنی بە تەواوەتی دائەبەزێ لە خوێنە، ئەو کاتە بە هیچ شێوەیەک ناتوانێت شەکرەکە کۆنتڕۆلکە ئللا ئەبێ ئەنسۆلین بدرێتێ بە دەرزی بدرێتێ بۆ ئەوەی شەکرەکەی دابەزێ. دکتۆر ئەگەر نەخۆشی شەکر ڕێژەکەی زۆر بەرز بێ و زۆر درێژەی کێشا بێ دەتوانین بڵین سەرێک کێشێ بۆ حاڵەتی مردن و گیان دەرچوونی ئەو توش بووە؟ بەڵێ زۆربەی جار نەخۆشی شەکرە وەکو ماکانی کە باسمان کرد نەخۆشی گورچیلە بێت، تووشی نەخۆشی گورچیلەی بکە، تووشی نەخۆشی دڵی بکە، تووشی دەمارگیرانی دڵی بکە، دەمارەکانی لەوانێ سەری بگیرێ، لەوانێت تووشی جەڵدەی مێشک بێ، لەوانێت تووشی جەڵدەی دڵ بێ، لەوانێت تووشی نەخۆشی چاو بێت، لەوانێت تووشی جیرانی دەمارەکانی قاچی بێت و لەوانێت تووشی پێی شەکرە بێت. ئەموو ئەم حاڵەتانە لەوانەیە درێژە بکێشێ بۆ مردن و لەوانێشە کەسەکە لەپڕ بمرێت. کەسی وا هەیە شەکرەی هەیە لەپڕ ئەمرێت، چونکە نیشانەکانی بۆن و نیشانەی جەڵدەی دڵ لە کەسێکی شەکرە وەکو کەسێکی ئاسایی نییە. زۆربەی جار جەڵدەی دڵ ئازاری سنگ دروست دەکرا، بەڵام لەو کات کەسانی کە نەخۆش شەکریان هیچ ئازاری دروست ناکە زۆربەی جار هەناسەتونیە ئاراقکردنەوەیان ئەبێ ئەو کەسە لەوانێ بەهۆی شەکرەکەەوە لە پڕ جانی لەدەستدا. زۆر باشە دکتۆر، گۆڕینی خوێن زۆر جار مرۆڤ سەر لەبەری خوێنی جەستەیە گۆڕێ، ئەمە هیچ گەرانتیەکی هیچ سوودێکی لە کەمکردنەوە نێشتنی نەخۆشی شەکرەدا؟ نەخێر، گۆڕینی خوێن کە پێوترە پلازمافاریسیس زیاتر لە مناڵانە ئەو حاڵەتە ئەکرێت کەسەکە ئەو کەسانی کە زەردوویان هەیە، زەردووی خوێنیان زۆر بەرزە بێتەوە، خوێنیان بۆ ئەگۆڕدرێ، یا هەندێک حاڵەت هەیە کە چەوریان بەرزە، ئەو چەوری سەرجگەر بەرزە، هەندێک حاڵەت هەیە ئەگەر کەسەکە بە عیلاج چارەسەر نەکرێ ئەو کاتە پێوترێ خەسلی خوێن، واتە خەسلی خوێنیان بۆ کرێ، ئەمە چەورەکانەدا ئەبەزێنێ. هەندێک حاڵەتیش هەیە، هەندێک حاڵەتی دەگمەنی نەخۆشی خوێن هەیە کە خوێنە بۆ ئەگۆڕدرێ، بەڵام ئەمە تەسی ناکاتە لە نەخۆشی شەکرەوە نییە. نەخێر، لە نەخۆشی شەکرە حاڵەتە هیچ سوودێکی نییە و شەکرەکەش دانەبازێنێ، پەیوەندی پێوە نییە.
زۆر باشە دکتۆر ڕێژەی چ ڕێژەیەکی نەخۆشی شەکرە بڵین تا ئەم ڕێژەیە تا ئەم پلەیە ئاساییە و لەوە بە دوای دی بەرەو مەترسیە چێ واتە ئێمە ڕێژەیەکمان هەیە بڵین بووین لە ١٠٠ ئەوەندە پێویستە نەخۆشی شەکرە تا ئەو ڕێژێ بڕوە بەڵێ ئەمە دوو پشکنین ئەکرێت پشکنینێکیان کە فەحسی شەکرەی ئێتیادیە کە خۆڵک زۆر ئەیکە لە کەسێکی ئاسایی تا 126 ببێت ناخواردن ئاساییە ئەگەر لە 140 زیاتر بوو ئەو کەسە ئەوە لە 126 زیاتر بوو کاتسە شەکرەی هەیە ئەگەر دوای ناخواردن بێت دوای 2 سەعات لە ناخواردن شەکرەکەی تا 200 ئاساییە بەڵام لە 140 بۆ 200 بێت بە نائاسایی حساب بکرێت ئەبێ کەسەکە لە مستەقبەلا فەحسی تر بکاتەوە واتە بەڕێژەیە زۆر مەترسیدارە لە 200 زیاتر بێ بە ناخواردنەوە ئەو کەسە بە شەکرە حساب بکرێت بەبێ ناخواردن لە 126 زیاتر بێ بە شەکرە حساب بکرێت ئەگەر لەو بینەشا بێ جاروایە شەکرەکەی تۆزێک بەرزتر لە ئاسایی بەڵام نەگەشتە ئاستی ئەوەی کە تەشخیص بکرێت بە نەخۆشی شەکرە بە نەخۆشی شەکرە تەشخیص ناکرێت بەڵام ئەبێ وریا بێت ئەمە پێوتر لەسەر لێواری ئەوەیە کە تووشی نەخۆشی شەکرە بێت فەحسێکی ترمان هەیە کە زیاتر ورترە بۆ نەخۆشی شەکرە بریتە لە فەحسی تەراکمی شەکریان پێوترە فەحسی کۆنتترۆلی شەکرە HbA1c ئەم HbA1c لە کەسێکە ئاکرێت کە ترسی ئەوەی هەبێت لە مستەقبەل تووشی شەکرە بێت ئەگەر ئەم فەحسە لە 6 زیاتر بێت ئەڵێن کەسەکە مەترسی هەیە تووشی نەخۆشی شەکرە بێت ئەگەر لە 6.5 زیاتر بێت کە بە ڕێژەی سەدیە لە 6.5 زیاتر بوو فەحسی HbA1c ئەو کەسە شەکرەی هەیە ئەگەر مەترسی شەکرەی هەبوو تا ئێستا تووشی شەکرە نەبە بەڵام مەترسی هەیە ئەبێ کەسەکە وریا بێت ئەو هۆکارانی کە بوونتە هۆی ئەوەی کە شەکری بەرز بێتەوە کەمی کاتەوە ریاضە بکە وەرزش بکە خواردن کەم کاتەوە و بین فەحس بکات نەوەکو تووشی نەخۆشی شەکرە بێ بەڵام بیرمان نەچێ فەحسی شەکرە لە ئافرەتی سکپڕ جیاوازە ئەگەر کەسێک بڵێن ئافرەتێکی سکپڕ بێت تووشی نەخۆشی شەکرە بوو بێ هەموو ئەو خوێندنەوەی کە باسمان کرد کەمترە بۆ نابێت بەبێ ناخواردن ینی بیانیان پێش ناخواردن نابێت لە 95 زیاتر بێ ئافرەتی سکپڕ کە تووشی نەخۆشی شەکرە بوو بێ و دوای ناخواردنیش کەسێک ئافرەتی سکپڕ بوو بێت نەخۆشی شەکرە هەبێت دوای ناخواردن نابێت لە 120 ئەو پەڕی نابێت لە 130 زیاتر بێت وەکو کەسێکی ئاسایی نیە ئەگەر بەرز بوو زۆر مەترسی بدروستەکە بۆ سەر خۆی بۆ سەر ئافرەتەکە چونکە زەختی بەرزەکاتەوە گورچیلەی سست ئەکات تاسیرکاتە سەرچاوی وەسەر بۆ مناڵەکەشی چونکە تاسیر خراپە کاسە سەر مناڵەکە ئاوی دەوری مناڵەکە زیاکە مناڵەکە لەوانەیە گەشەی کەم بێتەوە لەوانەیە مەترسی ئەوێ بێت زوو لە دایک بێت یان لەوانەیە خوا نەخواستە مناڵەکە لە ناوسکی دایکیا بخەنجێ دکتۆر بەدەر لەمانە ئاو هەوای پاک ژینگەیەکی پاک چوونە دەرەوە چوزان بە جۆرە لە جۆرەکان گوێگرتن لە شتێکی خۆش کتێب خوێندنەوە ئەمانە هیچ ڕۆڵێکیان لە کەمکردنەوە یان ڕاگررتنی نەخۆشی شەکرەدا هەبێ ئەگەر بە شێوەیەک بێت کە شەکرەکەی بەهۆی دڵەڕاوچیە بەهۆی سترێس و قەلەقیەوە بەرز بێتەوە یان کەسێک بە خۆی دایمە خەفەت بخۆ دایمە مامە خەمە بێ بەم شێوازانەی کە باست کرد گۆڕانکاری لە شێوازی ژیان کاریگەری باشی هەیە بۆ منە کەسەکە جارجارە سەفرێکی دەرەوە بکات بچێتە سەیرانێ بکات ئەو هەوایە بگۆڕێ کتێبێکی بەسوود بخوێنێتەوە گوێ لە شتێکی خۆش بگرێ ئەمانە هەمووی نەخۆشەکە هێور ئەکەنەوە ئەو هۆرمۆنانی کە لە جسمما هەن کە دیژی هۆرمۆنی ئەسۆلین ئیشەکەن کە ئەبنە هۆی شەکرە وەکو هۆرمۆنی کۆرتیزۆل کەمی ئەکەنەوە چونکە هەندێک کەسێ لە کاتی نەشتەرگەریە تووشی نەخۆشی شەکرا بێ ئەمیش هەر بەهۆی دڵەڕاوچێوێ هیچ هۆکارێکی تر نییە بۆیە ئەو شێوازی گۆڕانکاری لە شێوازی ژیان کە بە شێوەیەک بێت نەخۆشەکە هێور کاتەوە بە شێوەیەک بێت کە قەلەقی کەم کاتەوە بەڕاستە خۆ بە ناڕاستە خۆت کاریگەری هەیەستەر کەمکردنەوەی ڕێژەی شەکر لە خوێنیان زۆر باشە دکتۆر لەبارەی ڕۆژی جیهانی تەندروستی ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرەوە کۆتا قسە و سەرنجتان چیە جەنابتان ئێمە ڕێنماییمەون بۆ کەسانی کە تووشی نەخۆشی شەکرە بوون نەخۆشی شەکرە نەخۆشیی درێژخایەنە بەڵام ئەتوانرێت کۆنتترۆل بکرێ کەسەکە علاج بەکاربێنێت وای لێت کە هیچ تووشی ماکەکانی تەندروستی نەبێت و ئەو کەسانێکی کە نەخۆشی شەکریان نییە ئەبێ بین فەحسی شەکرە بکەن ئەگەر نیشانەیەک لەو نیشانانێک کە باسمان کرد هەبوو لە کەسەکەیە ئەبێ فەحس بکە و ئەبێ سەردانی پزیشکی پسپۆر بکات بۆی ئەگەر لە سەرەتای نەخۆشی شەکرە بوو چارەسەری ئاسانترە پێش ئەوەی تووشی مزعافاتەکان بێت زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر داد حەوێزی پسپۆری هەناوی نەخۆشی شەکرە کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخواز بووی سپاس بۆ ئێوەش بەڕێز زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست وەک لە قسەکانی دکتۆرەوە تێگەشتین کە یەکێک لە چارەسەرەکان بەتابەت بۆ جۆری دووەم بە ڕۆژووبوونە و لە هەفتەیەکیشدا 2 ڕۆژ کە ئەمەش حکمت و فەلسفەی ئەو فەرموودە و سنەتەی پێغەمبەری خوامان بۆ پیشان دەدا صلی الله علیه و سلم کە ڕۆژانی دووشەمە و پێنجشەمان واتە بەسەر یەکەوەنا لە هەفتەیەکدا 2 ڕۆژ بە ڕۆژوو بۆ ئومێد دەکەین هەمومان دوور بین لە نەخۆشی شەکرە و هەمومان تەندروستێکی باشمانە بێ و تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ